لایەنەکانی هەفتەی یەکەم و دەستپێکی وەرزێکی نوێی خولی نایابی کوردستان برایەتی لەسەر یاریگای خۆی میوانداری دەربەندیخانی کرد. هەر لە سەرەتا و لە یەکەم هێرش ناوبژوان فیکەی لێدانی سزای بۆ دەربەندیخان لێدا و شێرکۆ جەبار گۆڵ یەکەمی پێتۆمار کرد. تەنها دوای دوو خولەک بە ئەسیستی عومەر ئیبراهیم ئامانج ئەکرەم ئەنجامەکەی بۆ برایەتی یەکسان کردەوە. نیوەی دۆم بە ئاڵوگۆڕی هێرشەکان لە نێوان هەردوویانە دەستی پێکردەوە دوای ئەوەی چەند دەرفەتێکی ڕاستەقینە بۆ گۆڕینی ئەنجامەکە لەدەستدران لە خولەکی 66 عەلا محەممەد با لێدانێکی بەهێز و گۆڵێکی نایب دەربەندیخانی جارێکی دیکە پێشخست. لە کاتێکدا برایەتی هەوڵی بۆ گۆڵی دۆم و یەکسانی بوو دەربەندیخان لە لێدانی گۆشەوە بەسەر عەلا محەممەد گۆڵی دۆمی خۆی و سێمی دەربەندیخانی تۆمار کرد. لە خولەکی هەشتاونەوە ناوبژوان فیکەی لێدانی سزای بۆ برایەتی لێدا و بیلار ساڵح بە تۆمارکردنی گۆڵی دۆم بۆ برایەتی جیاوازەکەی کەم کردەوە بۆ گۆڵێک. هەرچەندە برایەتی هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەشی دەدا بەڵام سالم عامری ناوبژوان فیکەی کۆتایی لێدا و دەربەندیخان بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ براوەی یاریەکە بوو. دیارە یاری دەستپێک هەموو یاری هەر قورسە بە تایبەتی لەگەڵ یانی وشتی برادی کە پارساڵ یەکەمی خولەکە بووە بەدڵنیایە سوقلی خۆی هەبوو گرنگێکی زۆر تایبەتی هەبوو بۆ ئێمە کە لە دەربەندیخان و هاتبووین و سەرڕای کەمی یاریزانانمان و کەمی ماوەی بڵێن خواوەدەکردنمان هەموو ئەمانە گرفت بوومان بەڵام سوپاس بەخوای گەورە هەر بۆ ڕۆحێتەوە هاتمین لە دەربەندیخانیشەوە ئەمڕۆژ کە پێشەوەی پێ دەست پێ بکەین لەسەر ڕۆحێت زیاتر ئیشمان کرد کە بۆ ڕۆحێتەوە هاتوین بۆ سێ خاڵ یاریەکە سوپاس بەخوای گەورە کە توانیمان سێ خاڵ یاریەکە بەرینەوە. بە شێوەیەکی گشتی دەتوانم یاریەکە بڵێم ڕەنگە ئێمە زۆر باش یاریمان نەکردوێ بەڵام مەجالی تەعادولش هەبوو یاریەکە بە شێوە بە حکمی یاریەکەش تەعادول بوونیش هەر شتێکی دادپەروەرانە بوو ئەمەش دەتوانم بڵێم هەر زۆر بە ڕوونی دیار بوو تا ینی گۆلەکانمان زیاتر هەمووی بە ئەغڵاتی تاکە کەسی بوو لە زۆر بە وازعی دیار بوو بەڵام ئەمەش نۆرمالە لەکن ئەمە بە شتێکی ئاسایی وەردەگرین. بەمەنجامە برایەتی پاڵەوانی وەرزی ڕابردوو با شکست دەستی بە وەرزی نوێ کردو دەربەندیخانیش یەکەم 3 خاڵی کۆ کردەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.